سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی ئازیزان. خەریکین لە ساڵیادی شۆڕشێک نزیک دەبینەوە کە ماوەی ساڵێک کە دوای قەتڵی حکوومەتی ژینە لەلایەن گەشتی شادی ڕژیمەوە بە ڕەمزی ژینە ئەمینی و شۆڕشی ژن ژیان ئازادی کۆمەڵگای کوردستان و ئێرانی هەژاند و بەشێکی زۆر لە تابوو و هێڵە سوورەکانی ڕژیمی ئیسلامی تێکشکان. وە کۆماری ئیسلامی ئێران کە زەربەی قورسی لەم ئاخێزە وێکەوتووە بەردەوام هەڕەشە لە حەزب ئۆپۆزیسیۆنە کوردیەکان و کەمپەکانیان کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سڤیل و ژن و منداڵە دەکات. ئەم بابەتەش ناڕزایەتی بەشێکی بەرچاو لە ڕووناکبیران کەسایەتی و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە شوێن خۆی داهێناوە و لەم بارەوە ڕاگەیاندنێکیان بڵاو کردوێتەوە. بۆ تاچوێکردنی ئەم بابەتە و هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دوو کەسایەتی بەڕێز میوانی بەنامەی ئەمڕۆمانن کە ئەوانیش بەڕێزان کاگ عەلی مۆلود چالاکی سیاسی و بەڕێز کاگ عەلی محەممەد نووسەر و چالاکوانی مەدەنی تا چەند پرسیارێکیان ئاراستە بکەین و ڕای بەڕێزیان سەبارەت بەم بابەتانە وەربگرین. بڵێ هاوڕێیان سڵاوتان لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس. کاگ عەلی مۆلود پرسیارەکانم بە ئێوەوە دەست پێ یەکەم. بەڕێستان بفەرمونون هەڵسەنگاندن و لێکدانەوەتان بۆ یەک ساڵەی شۆڕش و ئاخێزی ژن ژیان ئازادی چییە؟ سەرەتا دەستان خۆش بێ. بێگومان شۆڕشی ژن ژیان ئازادی یەکێ لەو ڕووداوە گرنگانە بوو کە ساڵێک بەر لە ئێستا لە ئێران بەداخەوە بە هۆی تیرۆرکردنی ژینە ئەمینیەوە سەری هەڵداوە بۆ ماوەی یەک ساڵ درێژەی کێشاکە بێگومان لە ماوەی ئەم ساڵشدا کە وەکو ئاگرێکی ژێر خۆڵەمێش ماوەتەوە و ئێستاش لەناو خەڵکی ئێراندا هێشتا ئەگەری جارێشکە گەشانەوە و کڵپەسەندنەوەی هەیە. بێگومان ئەوە ڕووداوێک بوو کە وەکو باسم کرد نەک لەسەر ئاستی ئێران لەسەر تەواوی بزوتنە شۆڕژێڕەکانی جیهان نمونەیەکی نوێ بوو، ئەزمونێکی تازە بوو لە خەبات و تێکۆشانی خەڵک بەرامبەر بەستەمکاری بەرامبەر بە چەسانەوە و هەر ئەوەش بوو کە گرنگی ئەو شۆڕشەی لەسەر ئاستێکی فراوانتر لە ئێران خستە ڕوودەنگی دایەوە کە پێم وایە بێ بە سەرەتایەکی گرنگ بۆ تێکۆشانەکانی خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ستەم لێکراو لە هەم لە ناوچەکەەوە هەم لە سەر ئاستی دنیاژە بێ بە ئەزمونێکی نوێ بە شێوەیەکی نوێ لە خەبات و تێکۆشانکە بە شێوەیەکی کۆمەڵایەتی یا بە جۆرێ بڵین بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ناڕزایەتێکی کۆمەڵایەتی خەباتێکی کۆمەڵایەتی سیاسی کردەوە. لە زیاتی ئێمە لە 100 ساڵی ڕابردوو زۆرتر بینەری ئەو ڕووداوانە بووین کە هەمیشە ڕوودا با بڵێن بزوتنەوە سیاسەکان ویستویانە کۆمەڵایەتی ببنەوە کە یەکێ لەو جیاوازیە جەوهەریانەی کە ئەم شۆڕشی کە لە ئێران بوو شۆڕشی ژن ژیان ئازادی یەکەم پەیوەندیدار بوو بە خودی ژیانەوە لە ڕاویتە بە کۆمەڵێک داخوازی نامە و لیستی داواکاریەکانی خەڵک لە دەوڵەت نەهاتە پێشەوە بە پێچەوانەوە ڕاستەوخۆ لەسەر باڵین لە ژیانی خەڵکەوە دەستی پێکرد. من لە جەرگەی ڕووداوەکانی یا بەمسەلەن ئەو شۆڕشەدا لە زۆرێک لە خەڵکیان پرسی ئێوە چیتان دەوێت مەسە ئەم ناڕزایەتی ئەم خۆپشاندان و ئەم شۆڕشە ئێوە چ داواکاریەکتان هەیە لێ چ چاوەڕوانیەکتان لێ هەیە لە وەڵامی یەکێ لەوانەدا وتی یەک زیندەگی معمولی ینی خەڵک ژیانێکی ئاسایی دەوێت ینی ئەم شۆڕشە ڕاستەوخۆ لە پەیوەند بە ژیانی خەڵکەوە هاتە ئاراوە کە بەبڕای منەوە خاڵێکی جیاکەرەوەی گرنگە و دووهەمیش بزوتنەوەیکی کۆمەڵایەتی پێینایە قۆناغێکی سیاسیەوە کە ئەمەش دیسانەوە ئاڵوگۆڕێک و ڕووداوێکی گرنگە کە ئێمە هەمووان دەبێت دەرسی لێوەربگرین. بەڵێ زۆر سپاس کاگ عەلی. ئەڕۆمان لای کاگ عەلی محەممەد. کاگ عەلی محەممەد بەڕێستان دەرو نەخشی ژنان وە بە گشتی ژنان و کچانی لاو چۆن شرۆڤەداکەن لەم شۆڕشەدا؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لەم ساڵیادەدا ساڵیادی ئەو جوڵانەوە جەماوەریە بەرفراوانە بەهێزە بێوێنەیە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەوانەی کە گیانیان لە دەستداوە بۆ
خانەوادەکانیان بۆ هەموو ئەوانەی کە بە بێ و چان تێکۆشاون و بەردەوام سنبولی معارەزەی ئەو ڕژێمە بوون. پێم وایە ئەگەر پێشتر بگەڕێینەوە بۆ سەرەتای ئەو جوڵانەوە بەهێزە یاخود ئەوەی کە پێی دەڵێن شۆڕژ، پێم وایە ژنان لە کوردستان و لە ئێرانە دەور و نەخشیان هەر زۆر بووە. دەور و نەخش لە خۆڕێخستن لە پارت و ڕێکخراوە سیاسی و سربەخۆکاندا، دەور و نەخش لە خەبات دژی بێکاریدا، دەور و نەخش لە خەبات بۆ زیادکردنی حەقدەست، دەور و نەخش لە ئازادی زیندانیانی سیاسیدا، بە تایبەتی کە زۆر جار بینیومانە چۆن ژنان بەردەرکی زیندانە باستیل ئاساکانی کۆماری ئیسلامی دەگرن، دەور و نەخش لە پاراستنی زمان و کەڵتوری پێشکەوت و خوازدا، دەور و نەخش لە خەبات دژی جیاکاری جنسی و ڕەگەزی و نەتەوەیی، دەور و نەخش لە ڕەتکردنەوەی هەموو ئەو یاسا و ڕێسا کۆنەپەرستانەدا کە کۆماری ئیسلامی بە درێژایی مانەوەی لەسەر حکم هەوڵی داوە بیسەپێنێ. ئەمە وای کرد دیسان لەو جوڵانەوە بەهێزەی کە لە کوردستانی ئێرانەوە با بڵین شکلی گرت و سەراپای ئێرانی تەنیەوە، لەوەشە ڕەنگ و دەنگ و با بڵین هێزێکی بەرجەستەی ژنان لەو جوڵانەوەدا بەدەرکەوت. ئەمە لە چی و چیا خۆیە بینی؟ لەوەی کە هەر سەرەتاکە بە تایبەتی لە با بڵین لە گیان لە دەستدانی ژینا ئەمینیەوە کە با بڵین شکلی گرت و پەیتا خانەوادەکەیان غەریب نەبوون، نامۆ نەبوون، لە پشتگیری بەدەر نەبوون، لە هاوکاری خەڵکێکی بەرفراوان لە لاوان لە ناو کچان و لە ناو ژناندا. ژمارەی بەشداربوونی کچان و ژنان لەو جوڵانەوەیدا ژمارەیەکی زۆر بەهێز و بێوێنە بوو. دروشم و سەرلەوحەی داواکاریەکانیان کە دروشمی ئازادی و یەکسانی بوو، ئەمە بۆ خۆی سەرەتایەکی زۆر جوان بوو کە داواکاریەکانی تریش هاوکات لەگەڵ ئەوانەدا ئەشەکانەوە. بێ لەم دروشمە ناوازە و با بڵین عەداڵەت خواز و پێشکەوت و خوازە، بوێری کچان و ژنان لە یەخەگیری دەستگا سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامیە بوێریەکی زۆر بێوێنە بوو. پێشڕەوی ئەوان کە وەکو هەندێک جوڵانەوە و وەکو هەندێک با بڵین چالاکی تر نەبوو، کچان و ژنان بە دووی حیزبێک یا ڕێکخراوێک یا خود تەنانەت پیاوەکانیان بکەون. نەخێر، ڕۆڵی پێشڕەوانەیان ڕۆڵی دەست پێشخەریان بینی. بێ لەوەش بەردەوامی ئەوان لە خەبات و لە تێکۆشان بە درێژایی ئەو ماوە زۆرە، ئەمە با بڵین نیشانەیەکی زۆر جوان و زۆر پێشکەوت و زۆر بەهێز بوو بۆ بەردەوامی و بۆ تا ڕادەیەک چەسپاندنی هەوێنی شۆڕشێکی سەرتاسەری و تاکو ئەگاتە هەم بەدیهێنانی ئەو داواکاریانە هەم با بڵین سەرنگونکردنی ئەو ڕژێمە سەرکوتگەرە. زۆر سپاس کاک عەلی. هەردووتان کاک عەلین، ئەبێ هەرجار بڵێم کاک عەلی محەممەد یا کاک عەلی مۆلود. دێمەوە لای کاک عەلی مۆلود. کاک عەلی، لەژێر کاریگەری ئەم شۆڕشەدا وەکو لە پێشەکەیەکەیشی ئاماژەم پێدا کۆماری ئیسلامی ئێران داماوی و شپەرزەیی زۆری پێوە دیارە و بەردەوام هەڕەشەی ئەوە دەکات کە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان کە شوێنی حەوانەوەی ژمارەی زۆر لە خەڵکی وەزەڵە هاتوو بەدەست ئەو ڕژیمەوەیە. لەباری یاسای نێودەوڵەتیەوە تا چەند دەستکراوەیە، تا چەند ئەم هەڕەشانەی ئەتوانێت بە کردداری بکات؟ بەدڵنیاییەوە بۆ هێزێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران بە هیچ کاتێک نەوەستاوەتە سەر ئەوەی کە یاسا نێودەوڵەتیەکان یا نەریتە نێودەوڵەتیەکان یا مافە نێودەوڵەتیەکان ڕێگای پێدەدا یان نا. ئەو لە ناوخۆی ئێران و لە دەرەوەی ئێرانیش
هەمیشە ئەو سنوورانی تێپەڕاندووە کە یاسانەی و دەوڵەتەکان و بارودۆخە نێو دەوڵەتەکان و تەنانەت پەیماننامە و ڕێکەوتنە نێو دەوڵەتەکان ڕێگای پێبدا. ئەو لە ناو کۆمەلگای ئێراندا بە شێوەیەکی گشتی کۆمەلگای ئێرانی کردو بە زیندانێکی گەورە بۆ دانیشتوانەکەی و مەحرومیەتێکی زۆری ڕوبەڕووی خەڵکی ئێران کردوێتەوە و خەڵک لەسەر مافە سیاسی و مەدەنی و کەلتوری و زمانەوانەکانی بە شێوەیەکی بەربڵاو سەرکوت دەکا و چەسانەوەیکی فراوان هەیە بۆ خەڵکی زەحمەتکێش و بۆ خەڵکی دەستەنگ و بۆ کەسانێک کە بەرهەمێنەری هێزی با بڵین بەرهەمی کۆمەڵایەتین و لەسەر هەر ممارەسەکردنیەکی پەیڕەوکردنیەکی مافە سەرەتایەکانی خۆیان چ لە بواری مافی سیاسی بێت چ لە بواری مافی مەدەنی بێت چ لە بواری داواکردنی ژیان بێ نەکەڕ دەکاتەوە بە شێوەیەکی با بڵین تونند سەرکوتی دەکاوە لێپێچینەوە دەکا خەڵک ڕوبەڕووی ئەدام دەکاتەوە خەڵک بەحاڵ قسەکەمەوەیە کە دۆخی کۆماری ئیسلامی ئێران و بە تەواوی هێزت با بڵین دەسەڵات و دەوڵەتە سەرکوتگەرەکان ئەمە تایبەتمەندیانە بۆیە ڕاستیەکەی زۆر ناوەستێتە سەر ئەوەی کە ئایا یاسانی و دەوڵەتەکان ڕێگای پێدەن یان دەنا بە پێی یاسانی و دەوڵەتەکان بێت تەنانەت ئەو یاسانە و دەوڵەتەکان کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمڕۆ یا کۆمەڵگەی نێونەتەوەی ئەمڕۆ ساڵەهای ساڵە لەسەریان ڕێکەوتون هەر لە جارنامەی مافەکانی مرۆڤەوە هەر لە ئەو بەڵێن نامە و ئەو بڵێن ئەمانی کە دەوڵەتان مۆریان کردو بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ کە لە ناوێندا مافی پەنابەرانی سیاسی هەیە پەنابەرانێک کە لە وڵاتەکانی خۆیان بە زاڵە هاتوون و ناچار بوون بۆ پاراستنی ژیانی خۆیان و سەلامەتی ژیانیان ڕوو لە وڵاتی دووەم بکەن کە دەتوانم بڵێم ئێستا ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن و خەڵکی دانیشتووی کوردستانی ڕۆژهەڵاتن بە دڵنیاییەوە ئەگەر لە ناو ئێراندا بواری پەیڕەوکردنی مافی سیاسی هەبووایە خەڵک بیتوانێت بە ئازادانە سیاست بکە بە ئازادانە ڕێکخراوی سیاسی خۆی هەڵبژێرێ و بە ئازادانە بتوانێت ناڕزایەتی دەربڕێ بەرامبەر بۆ ڕژێمە بە دڵنیایی هیچ شوێنێکی دۆمیان وڵاتێکی دۆمیان هەڵن دەبژاردەوە لە پێناوی پاراستنی ژیان و مافی خۆیانە ناچار بوون کە وڵاتی خۆیان جێ بێڵن و داوای پەنابەری بکەن لە یەکێ لەو شوێنانە کە هەرێمی کوردستانەکە مافێکی موسەلەم با بڵین هەم پەیڕەوکراوە هەم دانپێنراوە لە تەواوی با بڵین جارنامەکانی پەیوەندیدار بە مافەکانی مرۆڤ و پەیوەندیدار بە مافی پەنابەران. یعنی ئەمە ڕاستی کۆماری ئیسلامی ئێستا هەم جۆرێک شەڕفرۆشی دەکا و هەم جۆرێک لە بڵین جۆرێک لە ناحەقی دەکا بەرامبەر بە کەسانێک کە دەیانی وەکو ئینسان مافی خۆیانە بێ بە ئازادی خۆیان پێڕەو بکەن و لەسەر زەمینی خۆیان بن ئەو لەسەر زەمینێکی تریش ڕێگەیان پێنادا بەوەی کە بە ئازادانە بژین بە بڕای من ئەوە یەکێ لەو کار و کردەوە نائینسانیانەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی دیکە و بە هەموو شێوەیەک قابلی سەرکۆنەکردنەوە دەبێت ئەو ڕێگا بۆ بدەکە خەڵکانێک کە لە بەرامبەر ستەمکاری چێلو مەسەلانی کە پەیوەندی بە مافی پەنابەرانەوە هەیە ئەوەیە کە لە مەسەلەن چەسانەوە یا ستەمکاری نەتەوەیی لەسەر بێ ئاینی لەسەر بێ ڕەنگی پێستی لەسەر بێ ڕەگەزی لەسەر بێ هەر کامێک لەم بوارانە مەسەلەن کۆمەڵی سیاسی بێ هەر کامێک لەمانە مافی خۆی پەیڕەوکە بەڵام کاتێک کە ڕێگای لێ دەگری و ڕێگاشی پێنادا ڕوبەڕووی ئەشکەنجە و سەرکوت و ئیعدام و زیندانی دەکاتەوە ناچارە پەنابەرێ بۆ سەرزەمینێکی تکامە حەقێکی پەیڕەوکرا و دانپێدانراوە کە کۆماری ئیسلامی ڕاستەکەی بە هۆی سەرکوتگەری خۆیەوە دەیەوە حەقەش وەرگێتەوە. بەڵێ دەستان خۆش بێ ئەگەڕێمەوە لە کاکعلی لەم ڕۆژانەی دواییدا ڕاگەیاندنێک بڵاو کراوەتەوە بۆ مەحکومکردنی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی و پشتیوانیکردن لە ئۆپۆزیسیۆنی نیشتەجە لە هەرێم کە ژمارەیەکی زۆر کەسایەتیە تێکەوشەر و خەوەن هەڵوێستەکان لە هەرێمی کوردستان و شوێنەکانی تریژ واژۆیان کردووە ئەم ڕاگەیاندنە تا چەند دەتوانێت کاریگەر بن بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ئەم هێرشانە؟ سەرەتا من ئەمەوێ ئەوە بڵێم
کە مەحکومکردن و ئیدانەکردنی ئەو هێرشانە و ئەو هەڕەشانەی کە بەردەوام کۆماری ئیسلامی کردوێتی ئەرکێکی ئەوەی ئەرکێکی ئینسانیە، ئەرکێکی خەباتکارانە و شۆڕژگێڕیە، ئەرکێکی با بڵین زۆر پێویستە. ئەم ئەرکە لە چەند لایەکەوە سەرچاوە ئەگرێ. من سەرەتا ئەمەوێ ئاماژە بەوە بکەم ئەبێت با بڵین ئیدانە و مەحکومکردنەکانمان یاخود با بڵین بەرپەردانەوەی ئەو هێرشە یا ڕاوەستاندنی ئەو هێرشە ئەبێ لەوەوە سەرچاوە بگرێ کە ئێمە ئەبینین خەڵکێکی سڤیل، خەڵکێکی هەڵسوڕاوی سیاسی تێکۆشەر لەبەر هەڕەشەدایە، خەڵکێک کە لە زۆر وەرچەرخان و لە بەدرێژایی مێژوویەکی دوور و نزیک هاوکار و هاوخەبات و با بڵین یارمەتیدەری ئێمە بوون. لە کاتێکا کە ڕژێمی بەعز بوو هەر ئەوانە بوون زۆر جار بە کۆڵە پشتیوانی بربەرەکانی ئێمەیان لەگەڵ ئەو ڕژێمە با بڵین قێزەون و دیکتاتۆرەدا کرد. هەر ئەوان بوون لە کاتی لێشێوانی ئێمەدا، لە کاتێکا کە ئێمە قەزا و ناوچەکان و بە تایبەتی ناوچە سەرسنووریەکان لە بەردەم هەڕەشە و لە بەردەم بردومانی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعزدا بوو. هەر ئەو خەڵکە بوون دەرگای ماڵەکانیان کردبووە بۆ ئەوەی ئێمە تیا بحەوێنەوە و ئەوان خۆیان بە خاوەن ماڵ نەزانی. هەر ئەو تێکۆشەرانە بوون، هەر ئەو خەڵکانە بوون بە تایبەت کە لە کاتی ڕاپەڕیندا هەر وەک هاوچارەنووسی، هەر وەک هاوخەباتی پشتگیری و بەشداری ئێمەیان دەکرد لە یەکلاییکردنەوەی خەبات دژی ئەو ڕژێمەدا. تەنانەت لە ڕەوەکەشدا هەمومان شایدین کە خەڵکی کوردستانی ئێران دیسان خۆیان بە ساحێماڵ نەئەزانی و هەر ئەوان بوون پشتیوانی بەهێزی خەڵکی ئێمەیان ئەکرد لە خۆڕاگری و لە بەسەربردنی ئەو ماوەیە کە ئێمە تووشی ئەو دەردەسەری و ئەو وەزع نەهامەتیە بووین. تەنانەت لە کاتی تیمابارانیشدا خوێنی خەڵکی سبیلی ئێمە، خوێنی تێکۆشەرانمان تێکەڵ بە خوێنی ئەو گیانبازانە بوو کە دژی ڕژێمی بەعز لە خەباتدا بوون. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە هاو هەڵوێستیمان، کە ئێمە ئیدانەکردنی ئەو هێرشە، کە ئێمە ڕاوەستانمان دژی ئەو هێرشە نەک هەر پێویستە بگرە. ڕاستە ئیدانەکردنی دەستەیەک خەڵکانی تێکۆشەر یاخود سەدان خەڵکی هەڵسوڕاو زۆر پێویستە، بەڵام پێویستە خەڵکیش بەگشتی جەماوەر بۆ خۆشی ئەو شێوازی خەباتە بەرفراوانترکە. ئەو شێوازی خەباتە بە شێوەیەک کە گردبوونەوەی لێ بکەوێتەوە، بە شێوەیەک کە خۆپشاندانی لێکەوێتەوە، بە شێوەیەک کە حکوومەتی ئەمەی کە پێڵێن حکوومەتی هەرێم و بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان حکوومەتی بەغدا بەرپرسیار کرێ لە پاراستنی زەمانەتی ئەمنیەتی ئەو با بڵێن ئۆپۆزیسیۆنی کوردستان و ئێرانیش. زۆر پێویستە ڕەوەندی کوردی لە دەرەوە دەورێکی کاریگەر ببینێ، تەنانەت خەڵکانێکی ئازادی خواز، خەڵکانێکی پێشکەوتو خواز، خەڵکانێک کە ببینن ئەو ڕژێمە نەک هەر تەنها دژی ئۆپۆزیسیۆنی کوردی یا ئێرانی، بەڵکو لە ناوچەکەدا بۆتە کۆسپێکی ڕێگر لە بەردەم چارەنووس و لە بەردەم ژیانێکی باشتر و لە بەردەم گۆڕینێکی ڕیشەیی لە سیستەمەکانی دەوروبەریشدا. لەبەرەوە من بە باشی ئەزانم هەر وەکو هاوڕێم کاگعلی ئیشارەتیشی پێکرد، زۆر دڵخۆش نەبین بە یاسا و ڕێسانێ و دەوڵەتیەکان ئەگەر چی فشاریان بخەینە سەر، بەڵام زۆر دڵخۆش نەبین بەوە، چونکە هەر لە سایی ئەو یاسا و ڕێسانێ و دەوڵەتیشانە بووە بەردەوام دەوڵەتانی وەک تورکیا و ئێران بە تایبەتی
ڕۆڵی لە هێرش و ڕۆڵی لە داگیرکاری و ڕۆڵی لە تێرۆر و لە کوشتن و بڕینە بینیوە ئەوەی کە زۆر پێویستە تاکیدی کەینە سەر با بڵێن ڕاوەستانی خەڵکێکی بەرفراوانە لە دەرەوە و لە ناوەوە دش بەو هێرشە ئەوەشی کە زۆر بە پێویستی ئەزانم ئاماژەی پێ بکەم پێویستە ئەو هێرشانە بەکەم نەگرین پێویستە ئەوە بزانین کە کۆماری ئیسلامی بەتایبەتی بەداخەوە لە کوردستانی عێراقا کە مەیدانەکەی بۆ ئاوەڵایە بۆ تێرور بۆ هێرش بۆ ناردنی درۆن بۆ چالاکی تۆر و دەستگا جاسووسیەکانی ئەو ڕێکخرا و حیزبولایانانەی کە لە کوردستانی عێراقان احتیاتی بە پێویست وەرگرن بۆ ئەمەش دیسان ڕووم لە خەڵکی کوردستانی عێراقا هەمان ئەو هەڵوێستەی کە لە خەڵکی کوردستانی ئێران و لە تێکۆشەرانی ئەوانیان بینیوە هەمان ئەو هەڵوێستە ببێ ئەگەر تەنها بەکاتیش بێ دەرگای ماڵ ئاواڵاکەن بکەنەوە لە ڕووی تێکۆشەرانیانە لە ڕووی ماڵ و مناڵیانە بۆ پاراستنی ئەوان لەو هێرشە وەحشی و خێزەونەی کە بڕیارە لە داهاتوویەکی نزیکە کۆماری ئیسلامی بیکە ئومێ دەخوازم کە بۆی نەچێتە سەر. بەڵێ زۆر سپاس کاک عەلی مەولود پێم خۆشە ڕای بەڕێزیشتان هەر لەو بارەوە بزانم لەبارەی ئەم ڕاگەیاندنە خۆتان یەکێک لە واژۆکارانی ئەم ڕاگەیاندنە بوون و بەڕای بەڕێزتان دەکرێت بێژگە لە ڕاگەیاندن هەنگاوی دیکەش بنرێت لەم پێناوەدا دەکرێتەوە هەنگاوانە چی بێت؟ بە دڵنیایەوە هەنگاوی تریش لە ڕێیە و هەنگاوی تریش پێویستە کاک عەلی کۆمەڵێک لەو خاڵە پێویستانەی باس کرد من بۆ پشتیوانی لە قسەکانی هاوڕێ عەلی ئێمە بە شێوەیەکی گشتی خەڵکی هەرێمی کوردستان خۆمان بە نیگەرانێکی قوڵمان هەیە لەو دۆخی کە کۆماری ئیسلامی ئێران ئەوێ بیسەپێنێ لە هەرێمی کوردستان و بە تایبەت بە بیانووی چەکداماڵینی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران و ئێمە هەر جۆرە هێرشێکی کۆماری ئیسلامی بۆ سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی نیشتەجێی هەرێمی کوردستان بە هێرش بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان دەزانین بۆ سەر خۆمان دەزانین بۆ خۆمان بە هاوچارەنووسی ئەو بزوتنەوەیە دەزانین کە لە ئێراندا هەیە پێمان وایە هەر جۆرە پێشڕەویەک لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێراندا جۆرێک پێشڕەوی خەڵکی هەرێمی کوردستانیشە بۆ گەیشتن بە ئامانجەکانی بۆ گەیشتن بە دەستکەوتەکانی بۆ پاراستنی و دەستکەوتانی کە لە دوای ڕاپەڕینی ساڵی 91 بەدەستی هێناوە و ئێمە هەمومان شاهیدی ئەوەین و هەموو جیهان شاهیدی لەسەر ئەوە دەدا کە کۆماری ئیسلامی ئێران وا چل و چەند ساڵێکە بووە بە مەکۆی شەڕ و جەنگ و ئاشوب و نائارامی لە ناوچەکە و لە هیچ ڕێگایەک سڵی نەکردوێتەوە بۆی کە بتوانێت لەلایەکەوە ئەزمەکانی ناوخۆی ئەوەی کە بێتوانایە لە وەڵامدانەوەی پێویستیەکانی ژیانی خەڵک لە ناوخۆی ئێران و بێتوانایە لە وەڵامدانەوەی داخوازیەکانی خەڵک نیازەکانی خەڵکی ئێران و ئەوێ ئەمانە بە جۆرێک بگوازێتەوە دەرەوەی سنوورەکانی خۆی و بارحاڵ هەم ناو با بڵێن دەرەوەی سنوورەکانی بۆ ململانە نێودەوڵەتی ناوچەیەکانی خۆی کەڵک لێوەربگرێ و بە هەمان شێوە ئێمە بۆکو باسم کرد ئێمە پێشڕەوی هەر جۆرە پێشڕەوەیەکی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە خەڵکی ئێران و بەرامبەر بە خەڵکی کوردستانی ئێران و بەرامبەر بە هێزە ئۆپۆزیسیۆنە نیشتەجەکانی هەرێمی کوردستان بە هێرش بۆ سەر خۆمان دەزانین و بە دڵنیاییشەوە تا ئەو شوێنەی لە ئیمکانماندا هەبێ لە بەرامبەریدا بە دەنگ دێن و من تەواوی پشتیوانی ئەو قسانی کە هاوڕێ عەلی دەکەم کە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ خۆیان بە بەرپرسیار بزانن بەرامبەر بەو ئەرکانی کە لە بەرامبەر پاراستنی گیان و سەلامەتی ژیانی کەسانێک کە وەکو باسم کرد پێشتر بە ناچاری لەژێر فشار و گوشار و سەرکوتی کۆماری ئیسلامی سەرزەمینی خۆیان جێهێشتۆ و پەنایان هێناوە بۆ وڵاتی دووەم کە هەرێمی کوردستان یەکێک لەوانەیە ڕاستەکەی ئەبێ خۆیان بە جۆرێک بە شەریک بزانن لەو دەردی سەریانەی کە بەهۆی ئەو هێرش و پەلامار و هەڕەشانی کە بۆیان دەکرێت دەکەوێتە سەریان خۆیان بە هاوبەش بزانن
و دەبێت داواکارین کە خەڵکی هەرێمی کوردستان کە قاعدەتەن وایە کە بەو شێوەیە بێ دەرگاکانیان ئاوەڵا بکەن و دەستیان ئاوەڵا بکەن بۆ کۆمەکی تەواوی ئەو پەنابەرانی کە بە شێوەی پەنابەری سیاسی ئێستا لە هەرێمی کوردستان و مافی ئەویان هەیە هەبن مافی ئەویان هەیە بە شێوەیەکی ئازادانە پەیڕەوی ئامانجەکانی خۆیان بۆچوونەکانی خۆیان لێکدانەوەکانی خۆیان بکەن بەڵام لەوەش واوەتر ڕاستی ئەمە جەنجێکە کۆماری ئیسلامی ئێران بەر لە هەموو شتێک لەگەڵ خواستەکانی خەڵکی ئێرانە ڕایگەیاندووە ئەمە بە دڵنیاییەوە کۆمەڵک ئامانجی هەیە لەوەی کە حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی یا حیزب کوردیەکانی ئێران کوردستانی ئێرانی نیشتەجێی هەرێمی کوردستانی کردو بە بیانوو بۆی کە گوایە سەرچاوی نەئارامی و دۆخی ئەو دۆخن کە ئێستا لە ئێران یا ساڵەهایە لە ئێران هەیە لە یەک ساڵی ڕابردوودا گەیشتۆتە مەسەلەن ئاستێکی بەرز ئەمە ئەگەر بەمانایەک نیشاندەری ئەوەیە کە ئەگەر ئەم حیزبانە لە هەرێمی کوردستانەوە کە با بڵێن چەند هەزار کەسێکن ئەم چەند هەزار کەسە ئەگەر بەواقعی ئەم کاریگەری گەوریان لەسەر کۆمەلگای ئێران هەیە لانیگەم لەسەر کۆمەلگای کوردستانی ئێران هەیە ماناکەی ئەوەیە کە خەڵکی کوردستانی ئێران یا خەڵکی ئێران جمهوری ئیسلامی ناوی هێزی تری دیکەی دەوێت ئەمە لانی کەمی مافێکی سەرەتاییە کە خەڵکی ئێران خۆی لە بەرامبەر ئاگر و ئاسندا جۆرێککە لە سیاستکردن ئەوێ بەشداربی لە سیاست ئەیکێ لەو ڕێگایانی یا لەو ستەمکاریانەی کە کۆماری ئیسلامی لەسەر خەڵکی ئێران و خلەس بە تایبەتی لەسەر خەڵکی کوردستان هەیەی ئەوەیە کە نایڵێ خەڵک بەشداری سیاسی بکە خەڵک مافی خۆیەتی بەشداری سیاسی بکە و کۆماری ئیسلامی هەموو دەرگاکانی بەشداری سیاسی لە خەڵکی بەستووە جگە لەوەی کە هاوکاتیان بکە هاوڕێیان بکە لەگەڵ سیاستەکانی خۆی کە سیاستێکە خەڵکی ئێران ڕەتی کردوێتەوە خەڵکی کوردستانی ئێران ڕەتی کردوێتەوە نایەوێ خوازیاری نیە ئێوێ بیگۆڕێ ئەمە بە جۆرێک لە زوڵ مستەمکاریەکە کۆماری ئیسلامی ئێران ئەوێت نەکرد لە ناوخۆی ئێران لە دەرەوەی سنوورەکانیش پەیڕێوی بکە بۆیە منیش هاوڕام لەگەڵ هاوڕێعەلی کە بەڕاستی ئێمە ئەو هێرشانە ئەبێ بە هێرش بۆ سەر خۆمان بزانین و لەباری واقعیشەوە هێرشە بۆ سەر ئێمە وەکو باسم کرد ئەگەر شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئێران بەرەو پێش بچێ سەر بکەوێ ئێمە خەڵکی ئێرە لێ دەستکەوتی گەورە بەدەست دێنین خەڵکی پارچەکانی تری کوردستانیش لە کۆمەڵک مەشاکیل و کێشە و دەردی سەری ڕزگاریان دەبێ یا مەسەلەن دەستکراوەتر دەبن بەش بە پێچەوانەوە ئەگەر پێشڕێوەکانی کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە خوازیارین و بە شێوەیەکی گشتیش پێم وانێ بۆی بچێتە سەرکە مەسەلێکی کوردەواری هەیە ئەڵێ باشترین دیفاع هێرشە باشترین دیفاع هجومکردنە ئەو هجوم دەکا بۆی بتوانێت دیفاعی پێ بکرێت ئێستا بە بڕای من کۆماری ئیسلامی ئێران ڕاستە هێزێکی سەرکوتگەری لەبەردەستدا ئیمکاناتێکی زۆری لەبەردەستدا ئیمکاناتێکی زۆری لە دەمی خەڵک و لە ژیانی خەڵک گرتوتەوە بۆ هێزە سەرکوتگەرەکانی بەڵام دیسان لە هەلومەرجێکی وا بە هەرەمەند نییە کە دەستکراوە بێ بە ئارەزوی خۆی بتوانێت ئەوەی کە بیوێ بەسەر خەڵکی ئێراندا بیسەپێنێ بەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکاندا بە بڕای من هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش لە توانایکی وا بە هەرەمەندن کە لانی کەم قسەیەکی عەربی هەیە ئەڵێ السحر ينقلب على الساحر ینی سحرەکە بەسەر خاوەنەکەیدا بڵین هەڵگەڕێتەوە کوردستان و حیزب سیاسیەکان ئەبێ هاوکاری ئەم سیاسەتە بین بۆ پاشەکشەکردن بە کۆماری ئیسلامی بەڵێ زۆر سپاس کاگعالی مۆلود ئشارەی بە زۆر خاڵی گرنگی تر کرد پێم خۆشە بابەتەکە زیاتر باز بکەین و زیاتر ڕای بە ڕێزتان بزانم ئەوەی کە بەردەوام هەڕەشەکردنە سەر کەمپەکانی پەنابەرانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکات کۆماری ئیسلامی باس لە چەککردنیان ئەکات دەرحاڵێکە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا کەمپەکانیان زیاتر شوێنی حەوانەوەی ژن و منداڵ و بەساڵاچوان و وەکو کەمپی لە هاتووە بە بڕوای بەڕێستان کاریگەرترین کارێک کە دەبێت بکرێت بۆ پاراستنی سلامەتی ئەو ئینسانانە کە لەوێ نیشتەجێن چییە؟ چونکە خەڵکی سڤیلیش لەوێ نیشتەجێ. بەڵێ دەست خۆش بۆ هەموو لایەکتان بە تایبەتی بۆ کاگادیش کە ئەو ڕوونکردنەوەی دا هاوڕا بوو لەگەڵ بۆچوونەکانی ئێمەشە
منیش پێم وایە کە ئەبێ ڕوو لە خەڵک بین ئەو هێرشانە ئەو تەنگژانە کە دووچاری ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران ئەبێ دووچاری ئێمەژە بێ لەوە دڵ لە ڕاوکی و پشێوی و شپرزەیەک لە کوردستانە سەرڕای ئەو بارگرانەی کە خەڵکی حاڵی حاضر ئەی چێژێ ئەوەش دێتە سەری من دەزانم ئێستا خەڵکی ئێمەش بۆ کۆمەڵە داواکاری و داخوازی دەست بەجێ و ڕۆژانە بڕستی براوە خەڵکی ئێمەش موچەی نییە و خەڵکی ئێمەش کاری نییە و خەڵکی ئێمەش لە زۆر پێداویستی ژیانی ڕۆژانە بێبەشە بەڵام لەگەڵ ئەوەشتا ئەوە دەڵێم کە بزەبت بوونی کۆماری ئیسلامی بوونی ئەو هاوکاری و با بڵێن تەبایی و ڕێکیەی لە بینی دەسەڵاتدارانی عێراق و کۆماری ئیسلامی و تەنانەت هەندێک با بڵێن دەسەڵاتدارانی لای ئێمەشە ئەمە وای کردووە ئێمەش ئالەم وەزعە ناڕەحەت و بارودۆخە پڕ ناسوەری و نێگارانیە بمێنینەوە لەبەرەوە هەرچی زۆرتر پشتیوانی کردن و با بڵێن هاوکاری کردنی ئەو پەنابەرە سیاسیانە کە تا ڕادەیەکی زۆریش با ئەوەش بڵین ڕەچاوی وەزعیەت و بارودۆخی هەرێمی کوردستانیان کردووە ئەوان نەبوونەتە هۆی ئەوەی کە گرفتێکی ئاوها با بڵین ناڕێک و خراپ بۆ هەرێمی کوردستان دابین بکەن بەڵکو خۆیان با بڵێن بواردووە لە هەندێک کار و چالاکی کە ئەبێتە هۆی ئەوەی جمهوری ئیسلامی هێندەی تر شێتگیرکە بۆ ئەوەی هێرش بێنێ پێم وایە هێرشی کۆماری ئیسلامی زیاتر بۆ ئەوەیە کە با بڵین وای دەرخا کە تەنها ئەو حیزب و ڕێکخراوانەی دەرەوەیە کە لە دەرەوەی سنوورەکانی خۆیان ئەوان بوونەتە هۆی ئەو قەیران و با بڵین تەنگژانەی کە لە ناوانە هەیە کە بە پێچەوانەوە خۆی سەرچاوی قەیرانەکانە خۆی سەرچاوی تەنگژەکانە و هەر لە ناو خۆشە خەڵکێکی بەرفراوان خەڵکێکە بە تایبەتی لە شۆرشی و لە جوڵانەوەی با بڵین بەرفراوانی جەماوەری ژینادا بینیمان خەڵکێکی بەرفراوان هاوار دەکا کە ئەو ڕژێمەی ناوێ من پێم وایە با بڵین ئەو سەرەتاییترین کار بۆ ئێمە ئەوەیە کە بزەبت پشتیوانی ئەوان بکەین پشتیوانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەین پشتیوانی ئەو خێزانانە بکەین کە لە سەرکوت و لە داپلۆسینی کۆماری ئیسلامی ساڵەهایەکە با بڵێن دەرچوون پشتیوانی ئەوان بکەن نەکەونە بەبەر چاوی ئێمەوە نەکەونە بەرنیشانەی درۆنەکان و هێرش و پەلاماری کۆماری ئیسلامیەوە هەر وەکو ئاماژەمان پێدا ینی سەرەتاییترین کار کە ئێمە هەموو لە دەستمان دێ کە نانمان دوولەت بکەین ماڵمان جێگە و ڕێگەی حەوانەوەیان بێ جێگەی با بڵین جێگەی خۆراگریان بێ جێگەی مانەوەیان بێ و ئەوانیش ئەکرێ پێم باشە ئەوە ئاماژە پێ بدەم با ئەو ئەزمونانەی ئێمە کە هەمانە بە تایبەتی بەداخەوە زۆرێکی شکست خواردووە ڕیزەکانی نێوانیان هەرچەنە جیاوازی بە دڵنیایی لە بینی دیدگا و با بڵین سیاست و کاری ڕێکخراوەی و چالاکی هەمە جۆری حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان ئێرانیەکانە هەیە من پێم وایە کاری سەرەتایی ئەوانی هەرچەنە ئەوان خۆیان زیاتر دەسەڵاتیان هەیە و لێی بەرپرسن تەبایی و هاوکاری ئەوان لە حاڵی ئێستادا بۆ ئەوەی کۆماری ئیسلامی یاخود ئەوانەی کە دژ بە ئۆپۆزیسیۆنن بە هەلوەری نەگرن و با بڵین هەمویان یەک دەستە خۆراگری بنوێنن هەمویان یەک دەستە وەکو کاگعلی ئیشارەتی پێدا ئەو هێرشانە بە پێچەوانە بۆ زیاتر ڕسواکردن و بۆ با بڵین سەرنگومکردنی ئەو ڕژێمە بەرنەوە. بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ من پرسیارێکم نەماوە کاک علی محەممەد کاک علی مۆلود ئەگەر پێتان خۆشە یا شتێک بڵێن کە لە تولی بەرنامەکە شارەتان پێ نەکردووە فەرموون. دەستان خۆش بێ بە دڵنیایی شت زۆرە باسیکەین بەڵام من پێم خۆشە دوو خاڵ هەروە بڵێم ئاماژەی پێ بکەم نەک باسیکەم یەکیانەوەی کە لە قسەکانی تۆ هات باسی ژن و منداڵی سڤیل دەکەی ئێمە
یەکێ لە تایبەتمەندیەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی بەرجەستەبوونی ڕۆڵی ژنان بوو. ژنان بە دڵنیاییەوە ژنان بەشێکن لەو تێکۆشەرانەی کە کۆماری ئیسلامی ئێستا لە بەرامبەریدا جۆرێک دەستەوەستان ماوەتەوە. ڕاستی ژنان ئێستا لە ئێران و دڵنیایی لە ناو هێزە ئۆپۆزیسیۆن بەشێک لە بکەری سیاسین، ینی بۆیە کەمە دیارە بێگومان مەسەلەن ئەوانەی کە لێرەن بەشێکیان با بڵێن خەڵکی سڤیل و منداڵن نەک ژنان ئەوانیشن کە لێرە تەنهەرێکی مرۆیین و سیاسینین یا مەسەلەن بەشێک نین لە حیزبە سیاسیەکان، کەسانی تێکۆشەرن لە کۆماری ئیسلامی ئێران هەڵاتون و بۆ پاراستنی خۆیان پەنایان بۆ ئێرە هێنەوە. ئەمانە خەڵکی سڤیلن کە ژمارەشیان زۆرە هەڵبەتا، بەڵام بەمعنان نییە مەسەلەن ژنان هەمویان با بڵێن لە چوارچەوەی خەڵکی سڤیل چالێ بکەن. ژنانی تێکۆشەری لە بابەتی ئێوەمانانیشمان هەیە کە پێم خۆش بۆ ئەو سەرنجە بڵێم. دووهام ئەوەی کاک عەلی باسی کرد بە بڕای مەسەلەیەک زۆر جێگای سەرنجە و زۆر پێویستی بە ئاماژە پێکردنە، ئەویشەوەیە کە بیانۆکانی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێرانی نیشتەجێی هەرێمی کوردستان لە سنوورەکانی هەرێمی کوردستان کەڵک وەردەگرن بۆ دروستکردنی کێشە و بۆ نواندنی چالاکی لە ناوخۆی ئێراندا کە لە ڕاستیان من بە شێوەیەکی گشتی لە تەواوی حیزبەکان من ئەوەم بیستۆ کە ئەوان کەڵک لەو سنوورانە وەرناگرن و ڕەنگە لانی کەم 20 ساڵێک دەبێت کە ئەوان لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە هیچ کێشەیەکیان بۆ کۆماری ئیسلامی ئێران دروست نەکردووە. ئەوەی کە ئەو بیانوانەی کە کۆماری ئیسلامی دەیگرێ بەم مەسەلەیە بەتەواوی بێ بنەمایەکی واقعی نییە و پێچەوانەکەی دروستە. ئەوە کۆماری ئیسلامیە لە ماوەی لانی کەم لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانی عێراقەوە لە دوای 91ەوە ئەوە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی ئازادانە و دەستکراوە کەڵکی لە سنوورەکانی هەرێمی کوردستان وەرگرتووە بۆ تیرۆرکردنی چالاکانی سیاسی، بۆ دانانی مۆڵگەسی خوڕیەکانی خۆی بۆ کردنەوەی کۆمەڵ با بڵێن بنکەی سەربازی لێرە بە شێوەی نهێنی لەم بابەتانەکە شتی زۆرە. بە بڕوای من ئەگەر قسەیەکە بێ، ئەگەر ناڕەزایەتیەکە بێ، ئەگەر شتێک قابلی ڕاستکردنەوە بێ، ئەوەی کە کۆماری ئیسلامی نابێت لەو سنوورانە کەڵک وەربگرێ. ئەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی نییە کەڵکی لە سنوورەکان وەرگرتەوە. بە بڕوای منەوە بیانوێکی بێبنەمایە و ئەمە ئەبێ ڕاستەوخۆ بە لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە کە خۆیان سەردەمانێک پەنابەر بوونەوەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان هەموو ئەوانی کە ئێستا دەسەڵاتدارن لە سەردەمانێکدا پەنابەری سیاسی بوون لە وڵاتانی تر و بیمافیها لە ناو ئێرانیشدا. یعنی ئەمە دەبێت بە کۆماری ئیسلامی بوترێ کە ئەوە ئێوەن کەڵک لە سنوورەکانی هەرێمی کوردستان وەردەگرن و ڕێز لە سەروەری خاچی یا سنوورەکانی هەرێمی کوردستان ناگرن بە شێوەیە کە خۆتان ئەتانەوێت ئەی بەزیێنن تێپەڕی دەکەن بۆ شوێنکەوتنی سیاستەکانی خۆیان. بە بڕای من ئەوە مەسەلەیەکە کە بێ ڕاشکاوانە و ڕاستەوخۆ پێیان بوترێ کە ئەمە قابلی قبولکردن نیە، بۆ ئەوان قابلی قبولکردن نەبێت. بەڵێ زۆر سپاس کاک عەلی محەممەد. ئەگەر ئێوەش لە کۆتاییدا بە پێویستە زان ئاماژە بە شتێکی ناوتراو بکەن. بەڵێ سەرەتا دیسانەوە ساڕۆژی ئەو جوڵانەوە بەرپراوانە کۆمەڵایەتیە پێشکەوت و خوازە عەداڵەت خوازە بەرز و بەڕێزەگرم. پێم وایە ئەم هێرشە دیسان ئێڵێم منیش دەخل لەسەرەوە کەمەوە کە تەحسیلی حاصلە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە کوردستان بۆتە جێگە و تەڕاتێنی هێزە با بڵین سیخڕ و سەرکوتگەرەکانی دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی ئێرانیش بەداخەوە بێ دەربەستی لە وەڵامدانەوەیان لە سنووردانان بۆ تێرۆر، لە سنووردانان بۆ درۆنەکانیان، لە سنووردانان بۆ چالاکی و جمع جوڵەکانیان گەیشتە ئەوەی زۆر بێباکانە بە ڕۆژ بێ بە شەو بێ هێرش بکات و دەست و پەلاماری خۆی بۆشێنێ. دیسانەوە ئەڵێم کە ئیتر کاتی ئەوە هاتووە هەم خەڵکی ئێمە هەم ئەو ڕێکخرا و
با بڵین لایەنانەی کە خۆ بە پێشکەوت خواز و خۆ بە دیموکرات خواز و خۆ بە ئینسان دۆست دەزانن لە ئاست ئەم هێرشانە بێدەنگ نەبن و هەڵوێستی جددی سنوور دانەر وەرگرن. بەڵێ زۆر سپاس بۆ میوانانی بەڕێز هاوڕێ عەلی محەممەد و هاوڕێ عەلی مەولود. بەڵێ زۆر سپاس بۆ میوانانی خۆشەویست و زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستیش کە چاکو ئێستا بینەرمان بوون ماڵەوە.